کۆبوونەوەی دوابخرێ بە نەخێریانە یان بەردەوام بوو لە سەرکاری خۆی بەبێ وەڵام ئێمە دوایەوەی چەند سەعاتێ لەگەڵ سەرۆکی فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستانە گفتوگۆمان کرد و لەگەڵ پارتە سیاسیەکانیش ئەوان گفتوگویانیان کرد سەرۆکی فراکسیۆنەکان میکانیزمی کارکردن بۆ ئەوەی کە کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دوابخرێ بۆ ئەو کاتە لە ڕاستیە نەهاتنە پێشەوە بۆ ئەو میکانیزمە و نەهاتنە پێشەوە لەوەی کە مرونەتێک بنوێنرێ بۆ ئەوەی کۆبوونەوەی پەرلەمانی کوردستان دوابخرێ بە ڕێکارێکی یاسایی بۆیە حاڵەتێکی زۆر ئاساییە پەرلەمانی کوردستان لە پارتی دموکراتی کوردستان بۆ نمونە کە پێکەوە وا بکەن بە یاسایە کۆبوونەوەکە دوابخەن بە نمونە ئێمە پەرلەمانی کوردستان پەیڕە و زەمانە بۆ ئیش و کارەکانی ئێمە پێویستە پەرلەمانی کوردستان و ئەندامانی پەرلەمانی کوردستان هەر کارێگەکەن موافق بێ گونجاو بێ لەگەڵ مطابق بێ لەگەڵ پەیڕەوی نوێخۆی پەرلەمانی کوردستان پەیڕەوی نوێخۆی پەرلەمانی کوردستان ئەڵێ یەک لە سەرسی ئەندامانی پەرلەمانی کوردستان یا سەرۆکی پەرلەمانی کوردستان ئەتوانێت دانیشتنی ئاسایی بڕیار بدا بەڵام لە هەمان کاتیشا هەمان ژمارە ئەتوانن داوا بکەن کە یەکێکەوە لە ئەگەرەکان ئەوە بوو لە سیناریۆکان ئەمە بوو کە لەگەڵ فراکسیۆنەکانە باسمان کرد بە تایبەتی فراکسیۆنی زەر لە پەرلەمانی کوردستان پێمان وتن کە با ژمارەی یاسایی داوا بکەن کە دانیشتنی ئەمڕۆ لەبەر ئەو ئیرادەی کە لە دەرەوە پارتە سیاسیەکان خەریکی معالەجەیەکی سیاسین بۆ بابەتەکە و خەریکی سازانن بەداخەوە سازانی کە نازانین لە هەرێمی کوردستانە بە چ ئاراستەیە گەڕوا و تێگەشتن بۆ سازان چیە کە تێبینی گەورەی لەسرە بەداخەوە با بەو بە شێوەی پەیڕەوی بێ یان سێ ئەندامی پەرلەمانی کوردستان داواکەن کە دانیشتن دواب بخرێ بەڵام دیارە فراکسیۆنێکی دیاریکرا لە پەرلەمانی کوردستان پێچەقان لەسەر ئەوەی کە نابێت دانیشتنی ئەمڕۆی نەئاسایی پەرلەمانی کوردستان بکرێ بۆیە ئێمە نەمانەتوانی یاداشتی 49 ئەندام پەرلەمانی کوردستان لە فراکسیۆنە جیاوازەکانی پەرلەمانی کوردستان وەلا بنین بە پێی پێڕەوی نێخۆی پەرلەمانی کوردستان ئێمە ئەمڕۆ کارێکی پێڕەویمان کرد و ئیرادەی پەرلەمانمان ممارەسە کرد دانیشتنێکی نەئاساییمان ویست بە ئەنجام بگەینین بەڵام هەر بە هەمان شێوە بە پێی پێڕەوی نێخۆی پەرلەمانی کوردستان کە جارێک تریش هەبووە نیسابمان تەواو نەبووە دانیشتنەکەمان نەکردووە ئەمڕۆش حاڵەتێکی بەو شێوەیە بوو بەڵام سلماندن و چەسپاندنی ئیرادەی پەرلەمانی بەڕاستی ئەوە خاڵێکی زۆر درۆشاوە جوانە هیوادارم پارتە سیاسیەکان لەم مەسجدە تێبگەن کە پەرلەمان بریتیە لە مەیدانی یەکلاکردنەوەی ململانە سیاسیەکان کە پەرلەمان مەرجەعە کە پەرلەمان نابێ بە چاوێکی ئیستیعلاییەوە تەماشای بکرد لەلایەن دەسەڵاتی جێبەجێکردنەوە ئەبێ بێن لێرە پرسەکانی گلای بکەنەوە ئێستا ژەڵێ مەگەر بگەنە سازان پارتە سیاسیەکان کە ڕۆژانی ئایندە لە بەردەمیان ناماوە دوجار ئەبێ لە چوارچێوەی پرۆژە یاسایەکە دیسانەوە بهێنرێتەوە بەردەم ئیرادەی ئەندامانی پەرلەمانی کوردستان کەواتە میرادەی بێ ڕێزی لێ بگیرێ ئەبێ بە گەورە تەماشا بکرێ نابێ لە هەوڵی ئەوەدا بن کە پەرلەمانی کوردستان دەسەمەوە بکرێ باشە بەڵام هەز ناکەی جۆرێک لە ینی دوو قسەی دووڕایی لە قسەی ئێوەدا هەیە وەکو فراکسیۆنەکانی ناو پەرلەمانی کوردستان بە تایبەت خاوەن پرۆژەکان بۆ نمونە تۆ باز دەوە دەکەی کە دەبێ ئیرادەی پەرلەمان بچێتە سەر بەڵام خۆ کۆمەڵی ئیسلامی کوردستان لەگەڵ لایەنەکانی دیکەدا ئەمڕۆ لە کۆبوونەوەدا بۆ سازان لە دەرەوەی پەرلەمانی کوردستان تاوەکو بەرە بەیان وەکو هەموو لایەنەکانی دیکە یعنی بە دیاریکراوی ئێوە کوامیان چیان دەوێت دەتانەوێت لە دەرەوە سازان بکرێ یان لە ناو پەرلەماندا ئەگەر وایە بۆچی خۆتان لەسەر یەکێک لەو دوانەیەک لا ناکەنەوە من سەرەتا ئەبێ ئەوەت بەڕێزت بڵێم کە من وەکو سکرتێری پەرلەمانە بێ قسە بکەم ئێستا وەکو سکرتێری پەرلەمان قسەکەم بەنسبەت فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی و بەڕێز سەرۆکی فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی بەڕێز مامۆستا مەروان ئەتوانێت گزارش لەوە بکە و کۆمەڵی ئیسلامی کە لە دانیشتنی یەکلۆدایەکانە کۆبوونەوەیان کردو گفتوگۆ کراوە بەڵام ئەو پرەنسیپەت پێ بڵێتەوە بۆ نمونە بۆ کۆمەڵی ئیسلامی ئەو پرەنسیپەت پێ بڵێ سیاسی حیزبەکەت ببوورە کاکارزانە بەزەمێ بزانم ئەخەلانی سەربەخۆ کارەکانت ئیدارە دەکەیت چونکە من بۆ ئەو قسەیم کرد هەر بۆ نمونە دوێنێ جێگەری سەرۆکی پەرلەمانی کوردستان دەڵێ هەموو فراکسیۆنەکان و تەنانەت سەرۆکایەتی پەرلەمانیش ئەوە مەکتەب سیاسی حیزبەکانن ئیدارەیان دەکەن لە ناو پەرلەماندا ئێمە ڕاستیەک هەیە پێویستە بە وازحی ئاماژی پێ بدەین پارتە سیاسیەکان و دەنگدەرانی کوردستان بە شێوەیەکی گشتی دابەش بوون لەسەر ئەم پارتە سیاسیانەیە باش پارتە سیاسیەکانیش کۆمەڵە گەندان پەرلەمان نوێنەرایەتیانەکەن لە پەرلەمانی کوردستان فراکسیۆنەکانی پەرلەمانی کوردستان ڕنگدانەوەی دید و بۆچوون و بەرنامەی ئەو پارتە سیاسیە کە لە کاتی هەڵمەتی بژاردنە بانگەشەی بۆ کردووە ئێستا خەریکی جێبەجێکردنی ئەو بەرنامەی خۆیەتی هەر فراکسیۆنێکی پەرلەمانی کۆنتاکتی فراکسیۆنەکان لەگەڵ پارتە سیاسیەکانە مەفروزە کۆنتاکتێکی جددی و ئاوێتە بوو بێت ئەمان بەڵام سەرۆکایەتی پەرلەمان جۆرێک بێت لە سەربەخۆیی ممارەسە بکەن کە بەداخەوە لە ماوەی ڕابردووە لەلایەن هەندێک ئەندام پەرلەمانەوە بە شێوازی ناجوان بەرامبەر بە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان قسە کراوەکە
على اساس جۆرێک لە حیزبە نەکردنمان پێوە دیار بوو بێ کە بەداخەوە ئەوە کارێکی باش نیە بۆ ئاڕاستەی لەگە سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە مامەڵە بکەین. بۆیە ئەم پارتە سیاسیانە ئەندامی پەرلەمانیان هەیە لە پەرلەمانی کوردستان ئەتوانن دید و بۆچوونەکانی خۆیان لە ڕێگەی فراکسیۆنەکەی خۆیانەوە بگەێنن و فراکسیۆنەکەی خۆیان ئەتوانێت لە کۆبوونەوەی فراکسیۆنەکانە یان لەگە دەستەی سەرۆکاتی پەرلەمانی کوردستانە ممارەسە بکەن. ئەمە واقعەکە کە بەم شێوەیە ممارەسە ئەکرێت، بەڵام لە بیریشمان نەچێ بە تایبەتی من ئەگەر ئەوەی لە فراکسیۆنی کۆمەڵی ئیسلامی کە بینیومە و تا ئەندازێکیش بەنسبەت خۆشمەوەکو ئەندامێکی پەرلەمانی کوردستان هەمووکو سکرتێری پەرلەمانی کوردستان دەستکراوەیەکی باشمان پێدراوە کە ئێمە دەستکراوە بین لە دید و بۆچوونمانە لە ممارەسەی کاری پەرلەمانیمانە، واتە تایبەتمەندی پەرلەمانتاری ئێمە بەڕەچاو گیراوە. مەفروزە کە خۆشبەختانە زۆرێک لە فراکسیۆنەکان ئەوان هەیە، مەفروزە فراکسیۆنەکانی کەش ئابە شێوەیە ممارەسە بکەن کە دەستکراوەی زیاتریان هەیە، مەرج نییە هەموو تەوجیهات و بڕیاراتێکی حیزبی بەسەر ئەندامانی پەرلەمانی کوردستانە لێرە جێبەجێ بکرێن. باشە لەگەڵەوەی